نزیکەی ساڵێکە گوندی کۆچۆ کۆنتترۆل کراوتەوە بەڵام تا ئێستا دانیشتوانەکەی نەگەڕانەوە چونکە بەشێکی هەرە زۆری دانیشتوانەکەی لەگەڵ هاتنی تیرۆریستانی داعش لێرە دەوروبەری گوندەکە گول لە باران کران و بەشەکەی تریش تاوەکو ئێستا ئاوارەن و لە کەمپەکاندا ژیان بەسەر دەبن. گوندی کۆچۆ تاوەکو ئێستا بە وێرانی ماوتەوە هیچ خێزانێک نەگەڕاوتەوە بۆ گوندەکە. خەڵکی کۆچۆ چ نەفەر نەمانە مرۆڤ نینە بەگەڕیە کەس نەمایە. گوندێک خاڵی لە مرۆڤ داعش لێرەوە دەستیان بە کۆمەڵکوژی ئێزدیەکان کرد. دەرگای ماڵەکان بەکراوەی جێماوە و زۆربەی ئەو خانوانە خاوەنەکانیان نەماون و تیرۆرکراون. لە 2000 هاوڵاتی دانیشتووی ئەو گوندە تەنها 240 کەس ڕزگاریان بووە. ئەوانەی تریش پیاوەکان لە نزیک ئەو گوندە لە 12 گۆڕی بە کۆمەڵ لە ژێر خۆڵنراون و کچ و ژنەکانیش داعش لەگەڵ خۆیانی بردوون. ئەو گوندە بۆ هەمی پسمامێت هەبوو. لەو گوندە ژمارەیەک هاوڵاتی ئێزدی خۆبەخش نزیکەی ساڵێکە لە ترسی شانە نووسەکانی داعش پارێزگاری لەو گۆڕە بە کۆمەڵانە دەکەن. زینە وان گۆڕێت کۆمەل ئەم بپارێزن حتا دەرنەخین. لێن ئەترافێمە گوندی عەرەبە ئەغلەبیاوان ئەف گوندەی ئیبادەکە. ئەم ترسن ji ber wan em hereziyê dikin. Ji wî xelkek em kuştîn, ji ber wî xelkî hereziya van meqbera dikin. نزیکەی ساڵێکە ئەو گوندە ئازاد کراوتەوە تا ئێستا هیچ تیمێکی تایبەت بۆ دەرهێنانی ڕووفاتی قوربانیەکان نەهاتوونە ئەو گوندە. گوندێک کۆچۆ ئەکبەر ضحیەتدان ینی چەند عشیر و گوند و منطقێت ئێزدیا هەمی خەسارە هەرا بترێواندا ئەس بێژم 1700 کەس چوش گوندێک کۆچۆ و نهانەکەی مەقابرە جەماعی کۆچۆ داهنە و دەردۆرێک کۆچۆ هەنە ئەو مەقابرج هیچ احتیمام پێ نەهاتیەکردن ئەم دەنگی خودگین عالەمێ و ئینسانەتێ احتیمامەکە باش وان مەقابرێتمەی جەماعی کۆچۆ و غێری کۆچۆ. تیرۆریستانی داعش لێرەوە فەرمانی کۆمەڵکوژی ئێزدیەکانیان دەرکرد. هەر بۆیە بەراورد لەگەڵ گوندەکانی تری ئێزدی نشین لەو گوندە ئێزدیەکان زۆرترین قوربانیان داوە. لە دەوروبەری گوندی کۆچۆ ژمارەیەکی زۆر گۆڕی بە کۆمەڵ تێدایە چونکە تیرۆریستانی داعش لەگەڵ هاتنیە بۆ ئەو گوندە زۆربەی دانیشتوانەی ئەم گوندەیان گول لە باران کرد و ژێر خۆڵ کرد. تاوەکو ئێستاش تەرمەکانیان هەر لە ژێر خۆڵ داماوە. گەیلان بۆتانی کورسات نیوز گوندی کۆچۆ.